مۆزەخانەی واشنگتۆن کە ئەنستیتۆیەکی تایبەت بە ڕۆژنامەوانیە ڕێزی گرت لە 20 لەو پیاوژنە ڕۆژنامەوانانە کە لە 11 وڵاتەوە لە ساڵی 2015 لە کاتی ڕۆماڵکردنی هەواڵەکان کوژراون. 2015 ساڵی 2015 بە تایبەتی ساڵێکی پەژارە بوو بۆ ڕۆژنامەنووسان و هەر بۆ ئەوەش ئێمە 20 ڕۆژنامەنووسمان زۆر زیاتر لە هەمیشە هەڵبژار بۆ نوێنەرایەتی ئەوانەی کە کوژراون. ناوی ئەو 20 ڕۆژنامەوانە بە بینای وەیاتهێنانیانەوە زیاد کرا کە قەوارەیەکی شیشەی دووقاتە و نزیک بە 2300 ناوی ئەو ڕۆژنامەوانانەی لەسرە کە لە 1837ەوە لە کاتی ئیشدا کوژراون. 8 لەو ڕۆژنامەوانە کوژراوانە لە کاتی هێرشی تۆریستی بە گۆڤاری تەنزی شارلی ئەبدۆ کوژران. باڵوێزی فەرەنسا لە ئەمریکا بە ئامادەبووان لە واشنگتۆن هشدار دەدات کە ئازادی میدیایی زۆر جار بە بیانووی شەڕ لەگەڵ تیرۆر پێشێل دەکرێت. فەرەنسا تەنها بازارێکی پشتگیری لە ئازادی میدیایی ناکات بەڵکو بۆ بەرجەستەکردنیشی کار دەکات. هەر بۆیە ئێمە پشتگیری لە نەخستنی مەرج و تەنگەتاوی لەسەر ڕووماڵکردنی میدیایی لە حاڵەتی تەنگەتاویشدا دەکەین بۆ وێنە ئەو مەرجانەی دوای هێرشە تیرۆریستەکانی ساڵی پار لە پاریس دارەژان. لە کاتێکدا تۆریستەکان سەرهەڵداوان و تەنانەت هەندێک لە حکوومەتەکان ڕۆژنامەوانەکان دەکوژن تا بەر بە بڵاوبوونەوەی زانیارەکان بگرن. لە ئەمریکادا میدیاکاران زیاتر دەبنە قوربانی کەسانی چەکدار. وێنە هەڵگری ڤیچیتا جۆزف گۆلارد لە ساڵی 1976 بە گوللەی نیشانگیرێک کوژرا. ڤیکی هۆرتۆن کچی جۆزف گۆلارد بەشداری ڕێوڕسمەکە بوو. ئەم کارانە بۆ ڕێزگرتن لە یادی ئەو هەموو ئەو مرۆڤەیە کە بۆ ئێمە ژیانیان بەخت کردووە نەتەنیا لە ئەمریکا بەڵکو لە هەموو جیهاندا. هەواڵنێر ئالیسۆن پارکر و ئادام واردی کامەرامەنی ئەو لە کاتێکدا بەدەست ڕۆژنامەوانێکی خانەنشینکرا و کوژران کە خەریکی ڕۆماڵکردنی زیندوی بابەتێک لە تەلەڤیزیۆنێکی خۆجێیی بوون. باوکی پارکر دەڵێت هەوڵدان بۆ کۆنترۆلی سلاح یارمەتی ئەوی داوە لە بەرامبەر بێهیوایی خۆی بپارێزێت. ئارەزوم دەکرد لێرە نەبوومایە. ئەو ڕۆژنامەوانانەی تر لەم کۆڕێزیان لێگیرا لە وڵاتانی بەنگلادش، برزیل، کۆنگۆ، عێراق، مێکزیک، پاکستان، سۆمالی، سووریا و تورکیا بوون. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.